ڕۆیشتی بێ ماڵەوەی لەم وەرزەی خەزانە نەتپرسی چیم بەسەر دێ لەم جارەزی و وێرانە ڕۆیشتی بێ ماڵەوەی لەم وەرزەی خەزانە نەتپرسی چیم بەسەر دێ لەم جارەزی و وێرانە کوچە و خیابانەم شانە بۆ نوگرامەی تۆی گرتووە کە خوانی و نەمای لێرە بەهار بێڕەنگ کردووە بەهار بێڕەنگ کردووە وەکو تیلوی ئاوام لە هەر کوێ بوویە دۆزمەوە شۆڕەبی سێبەری گیانم بە سێبەرتە حەسێمەوە وەکو تیلوی ئاوام لە هەر کوێ بوویە دۆزمەوە شۆڕەبی سێبەری گیانم بە دیدارتە حەسێمەوە کوچە و خیابانەم شانە بۆ نوگرامەی تۆی گرتووە کە خوانی و نەمای لێرە بەهار بێڕەنگ کردووە بەهار بێڕەنگ کردووە بەو هەموو یادگاریەوە دڵنیا بە ئەژیم وەمونم چۆن عەشقی تۆم بەرگەی هات و ڕۆیشتنەوەی تۆ گرم هەزار خەونێم چنی بوو لە دڵ و خەیاڵی سکوتم ئەی کە هەموو شتێ شێوە هەر عاشقی شەو و خۆتم کوچە و خیابانەم شارە بۆ نوگرامەی تۆی گرتووە بۆ خۆتنی و نەمای لێرە بەهارت بێڕەنگ کردووە بەهارت بێڕەنگ کردووە